عيدی میلادایی کەسێکی عزیز و خۆشەویستە. زۆر عزیزە زۆر. کورتە هی کورتە نا؟ نا والله هەمندارم نییە. ئەتوسم هی برازانتە. نا والله ماری برام دە منداڵیان بوو هەتا ئێستا نە لوقمە قازێک نە پاقلاوەکی بامێشم لۆیان برد. ئەتوانم بزانمی کێیە؟ لۆ یەکەشی زۆر عزیز چەندی بڵێ عزیز هەتا خوا دەلێ بەسە. پێم بڵێ. کوڕی میسی. وایدە چەندچین میسی ئەوەی ئەرجنتین. کوڕی میسی قوربانی دەبم ئەمزەوە نییە لە بۆیە. جا میسی بە تۆ چی تۆ لێرەی تو میسی لە ئەرجنتینە. گۆ میسی بە من چێ؟ کو بە من چ بابا؟ ئەوە گەورە بینیە لە بابی باشتر دەبی شوتی بە قووەت دەبی تۆری دەدەڕێنی. ئەمن تاریخی میسی هەمووی دەزانم بەخۆی خەڵکی ئەرجنتینە بە ئەسڵ دوایە هاتە ئەوروپای ئێستا لە پاریس سەن جەرمانە. تۆ تەنانەت نادیەکەی نازانی بە جوانی بڵێ. ئەمە میسی و تەواو بڕا خوشکم لەوەندە درێژەی دەدەیت. بارەکەم بەری. فەرموو بڵێ عومر درێژ بی ئەدی کو خواحافیز. سڵاو لە عەقڵت. بەرێ چت گۆ؟ نا هەر ئەڵێم یاخوا میسی خۆش بێ. ئاخە بزانە هاتێ سەر قسەی من. جارشکەم غەڵەتەی نەکەی کورە ها جوون نەدەی ها جونێدەم چاوی دەردێنم چاوی بۆ تات کۆرە بی کورە چاوی دەردانێت تۆ ئەوزاوی والله بەس بەردەستم کردان چی دەکەم بەڕاستە با کوڕەکەی گەورە بی بزانە چ لێ دەکات گەرەکی کردنەوەی کوڕەکەیەتی ها شەربی بداتە بەر بێ لە بەردە کوڕەکە والله چاوی دەردێنم بەس بەردەستم کردن هیچ پوچە جون بۆی دەدەی بابی هیچ پوچە کەس گوزارەی دایە سەوازی لێبێنە لێگەرە سەوازی لێبێنە لێگەرە بەخوای سەوازی لێبێنە لێگەرە هەڵناستم هەتا هەموو قەلبی دەشتێنە تۆ قەلب بەشێنی والله چاو دەردێنم عیبە کاکە عیبە هەموو دەوتم دەبوو چاوە دەتەقێن کاکە بۆ ناسی بۆ بەری نادەی کوڕە کاکە دەزای لۆ بەرنیادەم بۆ کاکە ئەو کە هەستم دەمداتە بەر پێلەقانەوە کەرتە شاخە ئەتوو بەس بیگرە من هەڵدەستم بەس بیگرە ئەتوو بەس بیگرە گرتوومە وا مەکە کاکە وا مەکە وا مەکە بۆکە کاکە بۆکە ئەو زەلامە ئەوی بکوژی بڕۆ دەکوشم چاویشت دەردێنم بڕۆ کوڕە عزێردە ناسی بڕۆ لەسەر قەزە نەخێر ژیانی پێداوی کوڕە کاکە خۆزگەت زوری بە خۆم دا بە بابم بە باپیرم بە عەلۆژرەتم بەزەو قسە قۆڕەی نەکردبە پێم بڵێ لەسەر چییە؟ ئەوە منەزانم لەسەر چی شەڕە لەسەر چی شەڕە؟ فوتبۆڵێن بەڵێ خۆمەتی وە زاواکەی منە بۆ ناچی بەلای کار و کاسبی تۆ ها نەکبەت باشە کاکە تۆ بەقەی هینەکەبی بوازی لێ نانی ها عیب ناکەی وەڵای چاوی دەرەکەم حەدت چییە؟ هەرەوەڵ ئەوە حکومەت هات عەلاقەی بە منەوە نەما عەق بەخێر بێ ئەوەتە فۆرە کاکە ئەوە چییە فەوزایە چییە شەڕتان لەسەر چییە؟ شەڕێکی شەرمان نەکردو کا شەڕێکی کیا شەڕی کردو یەک دقە تەلەفۆنە قسە نەکەن یەک دقە گەورەمە نام سەیدی هەڵتان بە قوڕێگیری سەیدی منێ بۆ ئاکەنەوە ئەلەو قوربانجان تۆ هەموو دقێ ئەم بێریە و لێو نەبێت تەلەفۆن بۆم نەکەیت ئەزانێ لەکوێ بۆم داناوی ڕسمێکی میسیم هەڵواسیوە لە پشتی ڕسمەکەی میسیە دەبڕەکە خوا خوات ئادی بزانم شەڕ لەسەر چی بووەمە گەورم دەزانین لەسەر چییە؟ ئێ ئەوەی دەبینی بەڵێ 2 ساعتە زوور بە میسی دەدا بەجددیت ها ئەوە جنێو بە میسی بە زاتی کردووە جنێو بات تۆ نازانی عقوبەی ئەوەی کە جنێو بە میسی با چەند گەورەیە ئەو بە پێی مادەی 25 ساڵی 1920 ئەڵێ ئەوەی کە جنێو بە میسی بە گەورەترین عقوبە ئاخوا ئاوجە بلێت چش گەورم ئەوە جوونی بە کوڕی میسیشیدا ئەوەی بەجددیتە بە کوڕی میسی ئەزانی ئەوەی وەس قسە نەکەێت یەک کەلیمە قسە نەکەی وتە پێم جنێو ئادی بزانم چی و جنێوەکە دەزای چی گۆ؟ کوڕە وان نەڵێیت بەخوای ئەوەی وت کوڕی میسی ناوی چی بوو؟ نازانم وەڵ ئەمرن نەمێنێ ئەم مشەجعی ئەویشی ئەی باشە ناوی کوڕی میسی چییە؟ نەخوانم منیش نازانم قسە نەکەیت یەک کەلیمە قسە نەکەی دارێن بەڕۆحتا ئەمە پێم بڵێ مشەجعی کوێشە؟ بەرازیل جاخۆ بەرازیل بەس مریشتی بەستوی هەیە پێشم کەوە دارێن بەڕۆحتا قسە نەکەیت لێ بۆ سجن قسە ناکەی یەک کەلیمە پێشم کەوە یاڵا دای لەبڕدی دەتۆش بڕۆ بلای شوکە ئەمرن نەمێنێ کاک محەممەد جان تۆشیان عەزیەت دا با بڕێن بۆ خودبات